طبعا لي بوريان بخير بين بو فيديو كنت للشانالكم للشانالي بكينج سڵاوی خۆی گەڵ خۆشویست تکات پێش بینی ویدیۆکە یەک پل بەڵایکی بکەوێنێ سبسکرایبی سناپەکانمان بکەن زۆر سوپاسان دەکەین سوپاس زوانم خوایە ڕەبی عەمرتان درێژ بی سڵاو ئەوە چیە سڵاوی کردەوەی پشتەوە دیتت؟ هەدەستی بەرز کردیتەوە پشتەوەت گوێ لێ بگوتی سڵاو بەسکینگ سڵاو لە فانەکانیمان بەستی چاتان مازەکەم کرد نەفەرشکەم پەیدا کردی دەمات لە گوسکۆکێ بۆ حەستان لێ من هۆزان ریاکشنی گۆرانی بکەین نازانم لە حەزدان لێ نازانم زۆر پێم سەیرە نامەکی زۆر وڵاتیە دەڵێن کاکە ریاکشن لەسەر گۆرانی نەڤیدی بکە گۆرانی نوێەکەم نەڤید ئۆکەی گۆران شتەکانی شەکانی جوانە ئۆکەی بەس دەمە بوو وازمی نابوو لە ریاکشن شتانە بەس ئەمڕۆ دێکین ئەمڕۆ ریاکشن دەکەین لەگەڵ چێش هۆزان کە حەستان لێە هۆزان ئامادەی صوت النار بلا اوكي اوكي يلا كاك نفيد اوسي كالي قراني كالي بار مكان وبزان اويدري كالي شيري كالي لقال انسان دري هنا انسان ناسي كاكوزا ان كان او كسينيو سوبا مالديفي بس موديل بيرتك والله عيب موزن زايزني مش عن زايزني بس تاكيد ايش نكرب بزانسي قراني استزايزني زايزني والله يا اخوي زايزني بس كذا الشيطان منع على الفيديو يلا الشيطان منع على الفيديو ان شاء الله قال ما بري اوه وانس تريندينج شا شي نافي زاردي تخوم نافي دا كم بود بتمانه بوجني بيني اه نافي جيني بينهم دبي نافي زاردي بيت وخويا نافي زاردي ورا قراني منو قال لك معزليه نافي زاردي عن سيدي ذا كابرياك يعني براسي عزله كم بي بس كيف اخوي والله يدس عقب زوجي باشك بسال بيت ناو حفلكت ايه قراني اوليدا سقي هذه اخوي سياق وقراني شو طبيعي يعني بايده دي والله لو بامانه هذه السنابي لا عفلي الريبيني زبع الريبين كينج ستوري مش دي هنا بيروز بايلي كان ديرو بيروز بيروزا قلت سيا كابتشينو والله درمتك ايه كردستان والبانيا تيكال كيم بزاين تشيلي درتشي ها در كردستان والبانيا تيكال كيم بزاين تشيلي درتشي برايتو تشيلي درتشي الشربتي خوخه مشكلات كوكتيل ستي كرايك شير موز تيكال لكن زين تشيلي درتشي يلا نفيد موزاكيو انسا شيرك يلا بابري يلا لهموي جوانتر شيرين قصة خوشتر لهموي لسر دلتر دنيا لسر جوانية ودالي كالت وريهز نالي ظلم بو بجنو بالي انالي امرم لبرشي هالواري تالي كالت شي خو عمو بس لسر الراقد يا ايه ودم سيلو عليك دي ايه او باشا كالي خوشه قرانش خوشه تايستا اوه جماعة لبرج خليفة بس جماعة قصدك من نافيد بي بخير زي له كاكي تو برج خليفة تو دبي كليبي دركت باش حفتي تسرچي دبي مر ما جد بخلص جرين هو اني تقوى يعني نافيد زردي شوما نافيد مع سوني دستي لك كشت ما بس لك بانسونا كان باش مقطع Kalle Ona kommer kall är det tiskim mnale ja Kalle نفس دوم باس دوش ما هيتي وفاله وقدم بكردي صدري كالي تساوي زوانا يا اسمر اما قلت ملاني استقوراني بلا بريت تساوي زوانا ليلى قلت تمر ليلى تساوي زوانا ليلى قلت تمر ليلى كانوا معنا ليلى تساوي زوانا ليلى والله يخوش قران شو هذا بين نفيد باشا قران شو هذا بين انجليزي شيء تساوي زوان ليلى باش هاشتاج ليلى لبو قرانك كيوش باب بيني ابا زدي ما حزني انه كيو خوش قوتي من جيلا ان سيزون اقدر بس وندي خوش قوتي يلا زماني كورد برد دروا هر برزاب مو اسم سروا فنم تمال اقرب كرو بزيرك والله متج من البروا والله برام بزير شو والله مدجمني نافي زيرت والله ببايده وبا دري كردش دقه وزع كراده دري كرد دقه وزع كراهن تمشي زوابي بيدك برا بيدك يلا زيدك اه نعم او يعني تنازم يعني برايته
يعني باڵ دەگرن بۆ ئاسماندا فڕۆم لە خۆشیان بەڕای من ئەوە جوابی پێلی لە کۆمسای دەداتەوە کەوا خۆیان بە شەیتان دادەنێن بەڵام ئەو خۆی فریشتە دادنێتەوە بڕێ ئەو گۆرانی بێژ بن بێژ حتى مامۆستایانی ئاینی یعنی هەموو چینی توێژەکان ئەوانەیە کە هاوپیشن دژێتری دەوەستن لە بەچە ئەوە سوسرع و ملمەلانەیە کە جتەوە دەبی لە دنیا دایما خێر و شەر دایما لە پێش ئەوەنە پێش بڕێ ئەوە دیارە کۆتایش هەر خێرەکەی هەر خێرەکە با بڕوە با بڕۆ بێژە کوردستان جیان ئەستا من هەرمە کوڕەکان دەر ئۆ ئیسا گوتی گیان ئەڵڵا کلیپ دەکەن کلیپ دەکەن وا دەکەن کاڵە نەوید لە هەموو دنیا ناوی هەیە گۆرانی ئەو لە وڵاتی تریش باوی هەیە دەمێک فێراری دەمێک بوگاتی پێە ئەوەی بگا بە تۆزی ئەو پێم بڵکەیە کاکە وەزانەت و چەند ساڵە ناو یوتیوبی 2017 5 ساڵە لە ناو یوتیوبی چ پێدا کردی کافیراری ئەرەبان فێراریسە ئازا خۆشەکەی هاتی ڕاز دەبتەوە ئەنگو داهاتی یوتیوبدان چەندێک نەزانێن بە ملیۆن دلار وەردەگریت بەرە مانجێ بەخوای زۆرەکە بێ 400 دلاری زۆرەکەی 500 دلارە ئەو یوتیوبەری احتیاجی دێما ئەوە لە ئێستا دە بە فەرمی هۆزان فەیسەل ناسرا بە هۆزان بی 12 کوڕی مام فەیسەلی مەلا داهاتەکەی خۆی کەشف کرد ئەوە نزیکی 400 دلار وەردەگرێت مانگە بەڵام منی خۆم کەشف ناکەم کەسی نازێت چەندە تادا هو چێ دەری زومبیە ناوی زومبی جێ لەو تێکستێ بگرە گۆرانی ئەو لە وڵاتی تریش باوی هەیە دەرێ گۆرانی نەوید لە وڵاتی تریش باوی هەیە بەڕای تو وایە نازانم چکۆم لە وڵاتیکە نەبوونەوە نازانم ئا نەوی زەردی خەرج کرد جێ لە ڕادەگری یاننا تێستی بکەین یەڵڵا سینە سەر ئەوەی سپۆتیفای تەبعاً سپۆتیفای ئەوەیە شوێنی میوزیک و شتانەیە میوزیک خۆشمی تێدا تەمان کاڵێ ئەوە کاڵێ هەلاو هەلاوەکە ژێ هەیە تام خۆتانە شێکن لێرە لە کۆتایی لەو لێرە ئەباوتەی پێشان دەدا کە بزانی کە نەوید بینەری گوێگری کوێی هەیە باشە بزانین وایە دەرەوەی وڵاتی هەیە نە یاڵا کاکە یەکەم بە یەکەم پلەی یەک وڵات ستۆکۆڵمە لە سوید زۆرترین سویدا زۆرترین جێگیری زۆرترین گوێگری لە سویدە بە پلە دوو هەولێرە هەولێرە مهمە هەولێر بە پلەی سێم ئۆسلۆیە نەرویج لە نەرویجە نۆروی پلەی چوارەم سلێمانی و پلەی پێنجەمیش ئەمستەردام ئەمستەردامیانی هۆڵندا تەوا لە وڵاتتکە جی لە ڕادەگری علاوی لەو بینەی ڕازگۆ بوو جوانە ئینسان ڕازگۆم خۆش دەوێت وایە نەمە خۆشە مش خۆشم دەوێت ئینکام نازم بەخۆی تعقیبی ناکەم مەسەس دەکەم کەمە قەڵەو بە قەڵەو ئادەی پێسی نانی سبەینانی باش بوو پێشم متابعات دەکرێت تو یعنی ناوڵێ من تا بەس لە فەیسبووکوانە دەمری کلیپ بەزا بە بەسان دەکەن هەر لێ لە فەیسبوک شت بە دوای دەگەڕێ بالضبط بە دوودا ناگەم بە بەسان فەنم پێ ماڵ ئاگر بگەرەوە بەزیرەکیت وەڵامی دژمنت بەرەوە ئەمە بەس شتەکەم تاقیب کرد لێرە نەوی زەردی لێرە زۆر زانم بەزدی دەستخۆشی لێ دەکەم نەمدیت گۆرانەکانی کات و ئینگلیزی لێنم ناوە ئەو کسا ناویسیە ئینسا بە زمانی خۆی دەرێ لێرە ناویدش بە زمانی خۆی دەرێ عنی ها زۆربیارە زۆری گۆران بێژە کوردەکان ئێستا لەوانە دەکرین ناوبینم هێڵی لۆ بە کوردی قسەی ناکە بە ئینگلیزی قسەی دەکەن بە زمانی تیا نەوی زەردی لێرە هەر بە زمانی کوردی خۆی دەدوێت دەستخۆش لێ دەکەم بەڕاستی ئافر ئەمنیش هەمان تێبینی توم هەبوو وەزان هەبەتی تازە دەمیزۆ قسەی بکەم بەس چکو تێبینەکەی قزیاواز بوو نزیک بووە قزیاواز بوو ئەوەیە کە گوتم نەوید لەگەڵ هەر کەسێکی گۆرانین گوتبی ئەو کەسە کلمە ئینگلیزی تێدا تێکەڵ کردێ باشە ئێساش خۆ ڕاستە بەلمانی دەڵێ ئینگلیزی شێدا بەس نەوید هەتاوکە ئێستا گۆران ئینگلیزی نەگوتی یعنی لە بەشەشی تێ نەکردێ بۆ نە بەشە لە کۆتای بریجەکەها هیچ ئەوەی تێ نەکردی زمانی ئینگلیزی فەقیرە
يعني زاري لو كازني او ايش خوي دكاو فقير او بهري تيدا لو خوي دكاو فقير ما تسمونا عفوا الشباب زوان اخواتنا بايدن وتسيزام كمبيوتر قام تحول لك الكمبيوتر زوخ يا ريال كاكو زان كومنتي كوتاي والله كومنتي كوتاي ما هو براستي يسمي لوتن نو كومنتي كوتاي مني شوية قرانيك بو لبو تزو خوشة بس لو روي تكستو باش نبو بلان رو ميوزيكو باش بو و تيكل كدنش باش بو و خوش بو دس خوش والله كاكو زان بتما كليبني لدهاتو كليب امنا خير ناب ما قراين بيجو بتما كليب بجداني بس يوا خواز اي حيران بيش لا والله حزمنا حيراني بس حزده كم راسي حزده كم بد صوتي يخوم عند صورتي دامنا بيري موزولو تسجل في دماغ سردي اجتماعي سردي عيني سردي عيني ان شاء الله والله بدم خوامات دكم باخبرت نبيتوا هند شيريني لخودا كتساود ليك انيتوا ليك وقلاله الصوره بدم خوا اكريتوا لشو دم بيانان دا وقوي سوري بهاران بليهم او ادرينوا گردزانی چەندە جوانی شەوان و کاتی بەیانی گەر هەست بکەیت چۆن دەڕوانم لە چاوانت لە ڕوخسارت هەست دەکەی تا کاتی مردن بخەوی و بە ئاگەنەیتەوە ئەڵڵا کورمە بەزەوت چیەوە بۆ خوای کوو والله بش ڕژێک دێن تۆڵەتان لێ دەکەمەوە جۆرە دەنگی بوو بۆچیەوە هیچ ما بەس ڤیدیۆکە کۆتایی ببینێتەوە دەستان خۆش خۆحافیز باش سەرچاو باڕۆژ و ئابن بەم ڕەمەزانە و بلە تاو لە بەنجی عەسر ئاڵم ئاسانە نزیکی مەغریب ئەبمە عەرەبانە